لافاوەکە بە تایبەتی لای ئێمەوە هات لێرەوە ڕۆی بەرەو ناوشار گەورەترین زەرەرمەند ئەوەی کە زەرەرمەند بووە ئێمەین ئەم ڕیزەیەگە خۆت دوای ڕۆماڵیکەی و تەسووریکەی ئێمە گەورەترین زەرهیت تا ئێستا لە ڕۆژی لافاوەکە تا ئەم دەقەیە هیچ کەناڵێ هیچ کەسێ هیچ خێرخوازێکیش تەنان نەهاتوو بەلامانە و هیچ هاوکاریەکیش نەکراوین تەماشاکە سا لێرە بۆن من ئەوە ماڵ خۆم ئەلم پێشەوەی ماڵ دایکمە ماڵ چەند کەسی ترە لەوەیە کامل ناوماڵمان وێران بووە هەموو شتێکمان ئەشیایی ناوماڵ یعنی تەنانەت دەرگای حەوشەکەم ئاو بردوێتی ئەو ڕۆژە بە شۆفڵ لایەکی منێتەوە لایەکی هەر ئاو بردی نەمزانین لات نەوت یعنی هیچمان نەما هەمووی ڕۆی یعنی هیچ کەسێ نایە زۆرم بەلاوە عەجایبە ئەم هەموو هاوکاریە هاتووە بۆ چەمچەماڵە هەموو خێرخوازیە هاتووە هیچ کەسێ ڕووی نەکرێت ئەم بناری مەقانە نازان بۆی چۆ ئەڕوا بەڵام وەکو بناری مەقان هیچ کەسێک بنەهاتووە هیچ پارێ هیچ هاوکاریش خێرخوازیەک واللهی بە حەقی خۆمان بێزەرەری زۆرمان کردو ئێستا من وەکو خۆم حەد دیوار حەوشە و دەرگا و حەچی ئەشیاکەم لە مەخزانەکەیە بۆ هەر هەمووی ئاو بردوێتی یعنی هیچ خەرەبوویەک نەکراوین تا هیچ کەسێ نهاتوو بەلامانە تا لێمان بپرسێ نەخەرەبوو عینێشمانیان نەپرسیوە تا خۆشم چوومە سەردانی ناحێم کردووە سەردانی قایم قامێتم کردووە تا ئێستا کەس نهاتوو بەلامانە